زۆر نەوشتە سەیر و سەمەرانی کە ڕۆژانە لە کاتی کارکردنا دایانبیستم و دایانبینم، بەڵام سەیرترین و نوێترینیان ئەوەیە کە خێزانێک مناڵەکان لەبەر ئازاری زۆر شەو خەوی لێ ناکەوێت و لە تەواوی دنیا ئەم جۆرە مناڵە لەبەرەوەی کە زۆر بچووکە و پێویستی بەکاری زۆرە لەژێر بێهۆشکاری گشتیا چارەسەرەکرێت. بەڵام خێزانی مناڵەکە چارەسەرەکان پێپەسەند نەبوو و سەردانی پزیشکێکی تریان کردووە. پزیشکەکە تەلەفۆنی بۆ من کردو بۆ من گێڕایەوە وتی خێزانەکە وتویانە تراوسەیەکمان وتوێتی هەویرێکی دانیان ماجوونێکی لە بازار بە 600,000 ئازاری مناڵەکە ناهێڵێ، هیچ مشکلەیەکی ناهێڵێ و هەموو شتێکی چاکەکاتەوە. ئەمە خۆی لە خۆیدا ناڕاستیەکی زۆر زۆر گەورەیە و بەڕاستی بازرگانی کردنە بەسەر ئەوەی کە خەڵک ئاگادار نیە لە زانستی ڕاستیا چی هەیە و هەر بەڕێزێک هەویرێکی دانیوە ئازانێت باوی بنێرێ زۆر زۆر سپاسیەکەم. تکایە خۆتان مەدەنە دەست بیر و باوەڕی هەڵەی نازانستی با کێشەی خۆتان و مناڵەکانیشتان گەورەتر نەبێت. لە یەک ساڵیوە سەردانمان بکەن بۆی کە بتوانین دەمودانی مناڵەکانتان پارێزین لە کلۆر بوون. خۆتان و مناڵەکانیشتان پێویستە بەلای کەمەوە 6 مانگ جارێک ببینرێن، لە کاتی پێویستە 3 مانگ جارێکیشە بینرێت ئەگەر هیچ کێشەیەکی نەبێت، چونکە مەبەست لەو بینین پشکنینانە ئەوەیە کە تووشی کێشەی دەمودان نەبن. نەبوونی ئازار مانای سەلامەتی دەمودان نییە و بوونی ئازار مانای کێشەیەکی زۆر گەورەیە. تکایە بەبێ ئازار سەردانمان بکەن بۆی کە ژیانتان لە ئازار پارێزین، پشتیوان بەخوا و بەو زانستایی کە هەمانە. ڕێز و حرمەتی تۆ بوو ساڵات جاف لە شاری سێوان.